بسم الله الرحمن الرحيم. سرتا بخيراتني کەناڵەکەتانەکەین وەروەها بەخێراتنی سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندنەکەین بەوەی کە ئەوڕۆ بەشداریان کرد لەگەر ئێمە لە مەراسیمی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەلایەن دوو گەنجی خەڵکی باتاس کاک مەلا فەرحان و کاک مەلا محەممەدن کە ئەو دوو گەنجە کەمەندامە کە هەردووچیان حافظن برای یەکترینە لە خلالی حەف سار نزیک حەف سار ئەوانە بەڕاستی قورئانی پیرۆزیان توانیان دوای ئەو هەموو مەئەسات و یعنی ماندووبوون و ئێشوژانەی کە بەڕاستی لە بۆوان ینی ئازارێکی گەلێک زۆری هەیە قورئان لەبەرکردن لە ماوەی ئەو زەمەنە دوور و درێژە نزیک حەف ساڵەکە کە ئەوان یان ڕۆژانە هاتووی سەنتەری لەبەرکردنی قورئانی پیرۆزەکەن لە شارۆچکەی لە شاری ناحیە حەریر ئەوان بەڕاستی توانیان یعنی دوای ئەو ئێش و ئازار و ماندووبوون و چکە لە بۆوان زۆر زەحمەتە هاتوچۆکردن بەڕاستی لە بۆ هاتوچۆکردن لە بۆ سەنتەری قورئان لەبەرکردن وەروەها وێڕای دەستخۆشیمان لە هەموو ئەو مامۆستا و هاوکارانەی کە بوونەتە هاوکار لە بۆ ئەو هەردوو مامۆستا بەڕێزەی. ئەمن ناوم محەممەد باندر خدرە لە شاری هەریر دانیشم تقریبا لە ساڵی 2010 دەستم بە قورئان کردووە حساب کە 7 ساڵە وڵا 7 ساڵە خەریکی قورئانی پیرۆزم هەتا هەموم لەبەرکردی الحەمدوللا ئێستاش بەردەوامم لە مراجعەی الحەمدوللا لەوانەیە ڕۆژانە ئینشاءالله 5 و 6 زوو مراجعە بکەمەوە یان دەستخۆشی لە هەموو مامۆستایەکەم کە یارمەتیمیان داوە و دەستخۆشی لە ئێوەکەم کە زۆر دەگەڵمان ماندی بوون یەخۆ بەخێر بێن سەر چاوان. طبعا من لە ساڵی 2010 ساڵی 2010 دەستم بە خوێندنی قورئان و خزمەتکردنی قورئان کرد چند ساڵ و نیم لە سەنتەری خێرخوازی دەوامم کرد ینی دەوامی قورئانم کرد ئێستاش وە بیریتم دەرسم لەکن چەند نەفەران خوێندیە چەند نەفەران لەکنە من دەرسیان خوێندیە والله من ئەو هەندە دڵخۆشم کە من هەندە قورئانم لەبەر کردیە ینی مەمنونی خوای رب العالمین ئەو جەنابێ و برا بەڕێزانەشم الحەمدوللا هەموو قورئانم لەبەر کردووە لە خوای گەورە بەزیاد بی هەر جێک پرسیارم لێ بکەن وەڵامیش ئەدەمەوە لە خوای گەورە بەزیاد بی ئینشاءالله. بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارا. بسم الله الرحمن الرحيم إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. صدق الله العظيم. ئامادە بوانی خۆشەویست ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە 12 شەوال ساڵی 1438 هیجری بەرامبەر بە 6 حوتی 2017 زاینی لە شارەدەی باتاز لە شارۆچکەی باتاز بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر وەروەها کەناڵەکانی ڕاگەیاندن ئاهەنگێکی خنجیلانە و قەشەنگ ساز ئەکرێ بە بۆنەی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەلایەن دوو برای خۆشەویست و بەڕێز کاک مەلا محەممەد و کاک مەلا فەرعان لە گوندی باتاس بەو مناسەبەیەوە ئەم ئاهەنگە قەشەنگە سازەکرێت. بەڕێزان و خۆشەویستان بە ناوی ئەوانەوە بە خێراتنێکی گەرمی گشتمیوانە بەڕێزەکان و کەناڵەکانەکەین وەروەها بە ناوی ئێوەشەوە پیرۆزباییەکی پڕبەدڵ لە هەردوو گەنجی دەنگ زوڵاڵ ماندوونەناس و تێکۆشەر لە بۆ قورئانی پیرۆز ئەکەین کە خوای گەورە بیکاتە بەرەکەتی دنیا و قیامەتیان. وەروەها بە خێراتنێکی گەرمی کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین وەکو کەناڵی ئاسمانی پەیام و وەروەها کەناڵی ئاسمان و کەناڵی لۆکاری سروشت و کەناڵی بانگەواز زۆر بەخێر بێن دەستیان خۆشبی بۆ پەخشکردنی ئەم مەراسیمە ڕەونەقدار و پڕ شکۆدارە. ئێستاش باشترین دەستپێکە ئاهەنگەکەمانی پێ بەڕازێنینەوە بریتە لە کەلامی خوای پەروەردیگار
بەرنامەی ژیانمان قورئانی پیرۆز لەلایەن قورئان خوێنی دەنگخۆش و دەنگزوڵاڵ مامۆستا سەنگەر عەبدولقادر با بەڕێزیان بفەرموێ. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أفرأيتم ما تمنون أأنتم تخلقونه أم نحن الخالقون؟ نحن قدرنا بينكم الموت وما نحن بمسبوقين نحن قدرنا بينكم الموت وما نحن بمسبوقين على أن نبدل أمثالكم على أن نبدل أمثالكم وننشئكم فيما لا تعلمون. ولقد علمتم النشأة الأولى فلولا تذكرون. أفرأيتم ما تحرثون أأنتم تزرعونه أم نحن الزارعون؟ لو نشاء لجعلناه حطاما فظلتم تفكهون إنا لمغرمون بل نحن محرومون. أفرأيتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون؟ أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون؟ لو نشاء جعلناه أجاجا
أفرأيتم النار التي تورون أأنتم أنشأتم شجرتها أم نحن المنشئون نحن جعلناها تذكرة ومتاعا للمقوين فسبح باسم ربك العظيم فلا أقسم بمواقع النجوم وإنه لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين أفبهذا الحديث أنتم مدهنون وتجعلون رزقكم أنكم تكذبون أجري سور لك مراني دور بروري أجري سور قرآن بهاري طانا زوبل زاري شانا قرآن بهاري طانا زوبل زاري شانا زي بيرو دارونا دستور يا سيبونا زي بيرو دارونا دستور يا سيبونا هنا هالجيري أم قرآنا دارونيا أودانا هالجيري أم قرآنا دارونيا أودانا بعود لي قرآن بين نجاد شاد ما بين بعود لي قرآن بين
نەژاد و شاد و مابین قورآن بەهاری دڵانە بەختە و گوڵزاریشانە قورآن بەهاری دڵانە بەختە و گوڵزاریشانە وزەی بیر و دارونە دەستور و یاسای بوونە وزەی بیر و دارونە دەستور و یاسای بوونە. والصلاة والسلام على حبيبنا وشفيعنا محمد وعلى آله وأصحابه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بإجازة ما مصاب الرزق شويستان بأدبنا ولخدمتهم إما نازانين كمسألة قرآن ئاهەنگ کردن بەبوونەی لەبەرکردنی قورئانی پیرۆز کە مەسئلەی قورئان هاتە گۆڕێ نازانین لە شوێوە دەست پێ بکەین. ئایا باسی نازلبوونی قورئانی پیرۆز بکەین و ئەو عەظەمەتە گەورەیە، یا ئایا باسی خوێندنەوەی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم و مشتاقێتی لە بۆ ئەو قورئانە و بە عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەفەرمێ اقرأ علي القرآن قرآن بسردا بخوينا أفرمي أقرأ عليك وعليك أنزل يا رسول الله من قرآن بسرتو دا بخوين ملكات قرآن حضرت جبريل بسرتو دا خوين دو خواي دولة لدلو دروني توزي جيري كدوا قال إني أحب أن أسمع من غيري فرمي من حزكم لغيركم جمع قرآن بآية باسي أوانبكم أفرمي فقرأت عليه سورة النساء حتى جئت إلى هذه الآية فكيف إذا جئنا من كل أمة بشهيد وجئنا بك على هؤلاء شهيدا أفرمي وآياتنا لسر خودن هتا جيش ماوي كخواي جورا فرمي هر پیغمبرێکم کە ناردووە دەبێت شاهد بی لەسەر ئومەتی خۆی ئەتۆ شاهدی لەسەر ئومەتی خۆت. أي محمد صلى الله عليه وسلم أفرمي قال حسبك الآن بمني فرمو بس فالتفت إليه فإذا عيناه تذرفان تماشى دكم پیغمبر قرياو عليه الصلاة والسلام بكولانان داتي قريبي پیغمبر عليه الصلاة والسلام جويل دنجي قرآني أصحابه به دانشتو جوي راقرتو پیغمبر عليه الصلاة والسلام آية باسي أوان بكين يا باسي خزمتكاركاني قرآن بكين كأو قرآن بيروزا تندي خزمتكار هن تندي خلق هن تندي لشكري قوري يدرس كردون هر كاتي قرآني بيروز هات بقت درجة أوي توشي خلق توشي هجر ببي بش لقرآن كردن ببي يكسر خلقانك دبيني لشوينيشي وكو باتاس ولشوينيشي وكو سوران ولشوينيشي لأمريكا لأوروبا لروسيا لو شوينانيك هجر قرآن كراوي يكسر مجموعة كيدادة بالدفاع لقرآن بيروز دكنو يان بدنجا كان ين وكو عبد الباسط ومنشاوي ورفعته أوانا ياخذ بخدمة كردني دفاع كردن لقرآن بيروز يان بنوسين يشتي عجائب وكو متزلي هيفو وكو أو متزلانيك إعجاز علمي بحر شوي كبي تماشدك إلى همو سردمو كاتو ساتك دا قرآني بيروز لشكريشي قوري درس كردوا ديارة كاك ملا فرحان وكاك ملا محمد خواي قورة توفيق يا مدى يا ربي أوانش بون بخدمة كاري قرآن ولشكري قرآن همو من لشكري قرآن وحديثي بيغمبري صلى الله عليه وسلم بلام كامي عن زياتر بخويني وتطبيقي بك وتدبر بك وفكر كاتو وحكمي بي بك أواني ذكر لله إخوة رب العالمين برزانم تنها هاتوين لو أهنقدا بأيوي برز بلين فضلي أو كسانيك قرآن لبردكن وأو كسانيك قرآن دخويرين أو بس كبيغمبر بفرمي صلى الله عليه وسلم كإمام عثمان جرتو فرمي خيركم من تعلم القرآن وعلمه باشترين كسل أيوة أو كسين كخلشي فيري قرآن دكن وقرآنش فير دبن يعني استال لا ناحية حرير أفضل إنسان لكن خواي جورا لو مزال ذا لمزال قرآن وكو خدمت كاراني قرآن أواني سنتريان كردوتا وما مصابر رزاني درجاي مزجوتا كان يان كردوتا أواني دز بسري من دالكان دادين أواني ديان هن مزجوت أواني قرآن يان بيدلين أواني بوخان قرآن دخلين بخلشي دلين أواني جورترين إنسان لله خوي رب العالمين دوهم هاتين بأوي بريز بلين أواني كقرآن دخوينن أواني كحافظ القرآن أواني زيشي خواي جورن بيغمبر فرمي صلى الله عليه وسلم أفرمي أهل القرآن أهل الله وخاصته أواني أهل القرآن هم كسك خزمك سوناس يارو دوستو نزيكي هن بلان نزيك كاني خواي جور أوانا كوا أهل القرآن تا قرآنش لبرنكي ناتواني زور بخوين چونك عندك زارا شحن ديت أخواري عندك زارا مصحف للانية هر زاري توش مشكلة يكدبين همو بطلكاني دنيا همو باڵەوانەکانی دنیا خۆیان مەشهور دەبن کەس باوکو دایشان مەشهور نابی بەڵام حافظ القورآن كان أهل قرآن پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم لە مەیدانی مەحشەرا لەو کاتەی کەوا
ئینسانەکان پێویستیان بەوەی هەیە مەشهور بن لەکن خوای گەورە ناویان بخوێندرێتەوە ئەوانەی دایک و بابی قورئان خوێنانن تانجێکیان لەسەر سەری دادەنێ ئەو تاجە ئەگەر هەموو دنیا کۆ بکەیتەوە بە مجەوهراتەوە بە بانقیەوە بە هەموو شتەوە بەس ئەو تانجەی ناینی کە ئەو تازێکە لەسەر سەری دایک و بابی قورئان خوێناندا دەدرێت خوای گەورە لەوانمان حساب بکە یا ڕەبی هاتوین بڵێن پێغمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئینسان ئەگەر مرد هەموو شتێکی قەطع دەبی تەنها سێ شت نەبی یەک لەوانە ئەو عیلمێکە لە پاشی بەجێ دەمێنی کە ئەو قورئانی بە خەڵکی گوتووە ئیمامی فەخری ڕازیە فەرمێ زۆر سەرتا ناشین ئەفەرمێ نەمبینیوە لە ژیان هیچ کەسێکم نەبینیوە مەشغولی قورئان بێ فەقیر بوو بێ هەرچی مەشغولی قورئان بووە هەر هەمووی دەوڵەمەند بووە خوای گەورە دەوڵەمەندی کردووە کەواتە قورئان مەخرەجە قورئان سەبەبی ئەوەیە ئینسان دەربچێ لە مصیبەتی فەقیری لە مصیبەتەکان لە ناخۆشیەکان بەڕێزانم بەڵام قورئانی پیرۆز هەندێک شەرت و شروتی هەیە دەبێ ئینسان بە ئەدەبی بەرامبەر قورئانی پیرۆز نابێ قورئان دابدرێت لەسەر زەوی نابێ ئینسان قورئان بێڕێز بکە و نابێ قورئان خوێنان بێڕێز بکەن و لە زانایەکیان پرسی چەند ختمان دەکەی فەرمیێم سێ ختمان دەکەم جێ بدەنێ شتە عەجایبەی فەرمی ختمەکەم هەیە بەس لە بۆ خێری حرفەکان کە پێغمبەر فەرمی صلی الله عليه وسلم خێری هەر حرفێکی دەخێرە إني لا أقول ألف لام ميم حرف ولكن ألف حرف ولام حرف وميم حرف ألف لام ميم حرفێک نییە فەرمی لە سێ ڕۆژە ختمەچی دەکەم فەرمی ختمەکەم هەیە نیوەی ژیانم ئێستا گەیشتومەتە نیوەی ختمی تەدەبور و فکر لێکردنەوەمە فەرمی ختمێکی دیکەم هەیە هێشتا بەشێکی زۆر کەمم لەو ختمە خوێندووە گوتیان چێ فەرمی ختمی تەطبیقکردنی قورئانە لە هیچ ئاەتێکی قورئان تێ ناپەڕم هەتاکو تەطبیقی نەکەم کەواتە خۆشەویستان ئەو قورئانە پیرۆزە خوای گەورە فەرمێ کتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب أو قرآن بركة أجر بيخويني أو قرآن لبري بكي بركة أو قرآن حفظ بكي بركة أو قرآن بدايك باوكت بركة بمجتمعات بركة لبركردني قرآن للان أو دبرا برز بيمان ضلي ناحية حرير هجري قرآن ينكردو إن شاء الله بفضلي باش فضلي خواي جورا بفضلي أو ما مستبر رزاني كخريج خدمتي قرآنا چونکە خوای گەورە فەرمێ پێغەمبەر شکایەت دەکا صلی الله عليه وسلم لە قیامەتە فەرمی یا ربی إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا خوای جان قومی من پشتیان لە قورئان کردبوو ابن القیم جوزی فەرمی رحمەتی خوا لێبی هەجری قورئان ئەوەیە پشتی تێبکەی نەیخوێنی یان پشتی تێبکەی فکری لێ نەکەیەوە ئەو کەسانەی سەعاتێک پێشنوێژی بەیانی هەڵناستن ئەهلی علمن قورئان بخوێننەوە بە حەیاتی خۆ تەدەبوریان لە قورئان نەکردووە و فائیدەیان لە تێنەگەیشتون لە قورئانی پیرۆز هەر کەسێک سەعاتێک پێشنوێژی بەیانی هەڵنەستێتەوە فکر لە قورئان نەکەتەوە لە قورئان خوێنەکان ئەوانەی شارەزە و ئەهلی علمن نە طالب العلم نە قورئان خوێنێکی متەدەبرە کەواتە بەڕێزان و خۆشەویستانم خوای گەورە فەرمێ ئەولو الألباب يعني أصحاب العقول عاقلەکان بیر لە قورئانی پیرۆز دەکەنەوە بەرەکەتی قورئان وەردەگرن مامۆستاک فەرمووی لە کەنەدا بووم لە ویلایەتی متحیدەی ئەمریکای گوتی پیرەژنێک هات گوتی مامۆستا زەحمەت نەبی ئەتوو مامۆستا فلانی قورئانی بە خەڵکی دەڵێ گوتم بەڵێ گوتی مامۆستا ئەمێن کوڕێکم هەبوو هەموو قورئانی پیرۆزی لەبەر بوو مەصرفم زۆر لێ کرد لێ نەدەگەڕام هیچ ئیشێک بە بەس تەنها بۆ ئەوەی خێرم بگاتێ سیر کەبرام ئەگەر لە سەلەفی صالح ئەصحابەکان دوای هەنجێ تابعی دوای تابعین هەر سێ قەرنەکان پێدەرێ سەلەفی صالح ڕەحمەتی خوایان لێبی عادەتیان بوو دەچوونەکەن جیرانەکانیان کە منداڵێکیان گەورە دەبوو دەیان گوت خوا بە ئەو شەرەفە لە بۆ من بی قورئانی فێر دەکەم و نوێژی فێر دەکەم بۆ لەبەرەوەی ئەتوو کەر بە خۆت سبەینێشی نوستی قورئانت نەخوێندەوە بەس ئەو کەسە ئەتوو قورئانت فێر کردبوو هەستا قورئانی خوێندەوە هەمان قورئان خوێندن دەچێتە جیرفانی تۆ خێرەکە لە بۆ تۆ دەنووسێت و لە ماڵی خۆ خەوت لێکەتیان سەلەفی صالح ڕوخسەتیان لە جیرانەکانیان وەردەگرت حتا منداڵەکانی ڕوخسەتیان لە باوکیان وەردەگرت دەیان گوتە باوکی ئەگەر ڕوخسەت بێ من منداڵەکەت فێرە نوێژ دەکەم و فێرە قورئان دەکەم ئەوەندە مەرەق بوون خەڵکی فێرە قورئان بکەن ئەوەندە مەرەق بوون یەکتری فێرکەن ئەو مامۆستا گوتی لە کەنەدای پیرەژنێک هاتە سەر ڕێگەی من گوتی کوڕێکم هەبوو حافظ القورئان بوو سیارە لێدا وەفاتی کرد سبحان الله مامۆستا گیان هەموومان جێ دەوەرەقەت دەدەمێ گەنجێکی زیرەکم بۆ پەیداکە هیچ ئیشان مەکە کاسبی مەکە بەس عمری خۆت لەگەر ئەو گەنجەی سەرفکە گەنجێکم لۆ دروستکە بە ئیزنی خوای گەورە بیتە حافظ القورئان بۆی خێری قورئانەکەی لە بۆ من بی هەموو مانجێ سێ چوار وەرەقەش دەدەمە گەنجەکەش مانجێ دە وەرەقەش دەدەمەت یەکەم جار 30 وەرەقی هەدیەت دەدەمێ سبحان الله ئەگەر لە سەلەفی صالح ئەو ئینسانە زیرەکانە هەبوو بن ئەو ئولو الئەلبابانە هەبوو بن فکر لە قورئان بکەنەوە خزمەتی قورئان بکەن ئافرەتێکی ئەمریکی ئەگەر تۆش پشت لە قورئان بکەی لەشکری قورئانە و خزمەتی قورئان دەکە و فکر لەوەی دەکاتەوە بە ماڵ و پارەی خۆی
نەک لە دوو زێر بەخۆکردن و سەفەر و سیاحە ئەوانە بگەڕێ دەگەڕێ گەنجێک ببینیتەوە قورئان بخوێنیت و خێر لە بۆ ئەو پیرەژنەی بنووسرێت کەواتە بەڕێزان و خۆشەویستانم ئەوانەنە ئەهلی قورئان و ئەوانەنە خزمەتکارانی قورئان و ئەوانەنە ئولو الئەلباب یا ربی خوای گەورە ئەو بەڕێزانە قورئانیان لێ پیرۆز بکە و بەردەوامیان پێ ببەخشێ و ئیستیقامیان بدەتێ و حیفظی قورئان و عملکردن بە قورئانش بە قسمەت ئەوان و ئێمەش و ئەولادەکانمان بکە و دڵەکانمان بکەتە ئەمانەتی خۆی لێ نەگەڕێ غەیری خۆشەویستی خۆی هیچ شتێشت کە بچێتە ناو دڵەکان وصلى الله على سيدنا محمد والحمد لله رب العالمين السلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە جەزای بەڕێز مامۆستای بەڕێز مامۆستا دکتۆر ئەحمەد سۆفی بداتەوە بەوتە بە نرخەکانی بەڕێزان خۆشەویستان ئێستاش ئێوە و وتەیەک لەلایەن بەڕێوبەری سەنتەری فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە هەریر لەلایەن بەڕێز مامۆستا مەلا وەعدوڵڵا با بەڕێزیان بفەرمێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه أما بعد ربنا آتنا من لدنك رحمة وهي لنا من أمرنا رشدا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي ما مستاني برزو خوشويست ريسبيانو بياو معقولاني أو مزقوتو میوانە بەڕێزەکان بە تێکڕای خوشک و برایانی بەڕێز و خۆشەویستن خوای گەورە پاداشتی خێری یەکەیەکتان بداتەوە ئەو مادیبوونەی کە چێشتوتان هاتوون لێر دانیشتوونە بۆ گەورەترین ئاهەنگ کە دەڵێم لەبەر ئەوەی قورئان گەورەترین کەلامە ئەو ئاهەنگەش گەورەترین ئاهەنگە. ئازیزانی خۆم خوای گەورە جل جلاله کە قورئانی بە جوبریلی ئەمین عەلەیه السلام نازل کرد بوو بە گەورەی هەموو مەلایکەتان بەهۆی قورئانەوە و کاتێک پێغەمبەری خوا عەلەیه الصلاة والسلام قورئانی بۆ هات بۆ گەورەی سەیید الأولین والآخرین و سەیید المرسلین بە قورئان و بۆ ئومەتەکەشی کە دابەزی بۆ خەیرە ئومەتین ئوخرجەت للناس گەورەی هەموو ئومەتان ولمانجي رمضان كدابسي بو قوري همو مانقان شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان ولشوي قدر كدابسي بو قوري همو شوال تنيا بقرآن وأوك سيك أخوا بيددا قرآن كلبردك آيات أخوين تو عمل بيدك دبيت ساكترين مرو بنص حديث بيغمبر عليه الصلاة والسلام كده فرمي خيركم من تعلم القرآن وعلمه خيركم يعني ساكترين مرو بسي بقرآن برزان قرآن قورية لهذه كشي برسين لدى السراسن بيدابتين تادي قوي دست سفر مهم ما اندرين بري او يدستي شي بيو دقري قورة دبي دەتەوێت گەورە بی بە قورئان پاکە ئەوەی دەستی پێوەبری پاک دەبێت. اینجا ئازیزانی خۆم فەزیلەتی قورئان ئەو فەزیلەتە تەنیا دراوە بە ئێمەی مرۆڤ بە ئومەتی محەممەد صلی الله عليه وآله وسلم حتى مەلایکەتانی خوای ئەو فەزیلەتیان پێ نەدراوە وەکو مامۆستای خۆم خۆشەویستم شيخ القراء دكتور أيمن رحمتي خوالي بخواتمين درجكا لوصيتك بوشي بازدكا ده فرمي فضيلتي خوين نوي قرآن تنيا بإنسان دراوة واتا ملايكتك البش خوين نوا يكفي ديان لبونا نفسي خير بس لبو إنسان لبو مروبا لو قولت تسهي أزاني خو إن زابتا بتيش أو خلقيك ليلة دانشتوا لخشكو برهاني بريزم كجويان لمنها ئەوە لە دنیادا ئەی لە دوا ڕۆژدا ئەو کەسەی کە منداڵێکی خۆی لەبەر قورئان دادەنێ بە خۆی و بە منداڵەکەی خۆی لەگەڵ قورئان ماندی دەکا
جا بە حفظکردن بی بە خوێندنەوە بی بە تەفسیر بی بە عەمەل پێکردن بی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام لە نەسی حەدیثی صەحیحدا دەفەرمی ڕۆژی قیامەت خوای گەورە تاجێکی ویقار لەسەر سەری ئەو دایک و بابانە دادەنێ کە منداڵی خۆیان لەبەر قورئان داناوە تایبەتە بە دایک و بابێک کە منداڵی خۆی لەبەر قورئان دانا فێری قورئان دەکا فێری حفزی دەکا فێری تەفسیری دەکات دەفەرمی ئەو تاجە ئەگەر بێتە سەر دنیایەوە ڕووناکایی ئەوەندە بە قووەتە ڕووناکایی ڕۆژ دەکوژێتەوە لە ڕۆژ بە قووەتترە بنص حديث صحيح پیغمبر عليه الصلاه والسلام اوش تایبەتە بچێ بەس بەو بابووداکانەی کە منداڵی خۆیان لەبەر قورئان دادنێن هیچی دیکە نا ئەزانی خۆم من مژدە دەدەم بەو دایک و بابەی کە ئەو دووڕۆڵەیان 4 ساڵ و نیوە لە سەنتەری ئێمە بەردەوام بووینە کەچی دوو چاویشیان خوای گەورە لێستاندینەوە لە دنیادا و داواکارم لە خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا بۆیان تعویز بکاتەوە لە بەهەشدا بە چاوە کۆرەکانیان هاتینە سەنتەر ئەوە حوجەیە لەسەر من و تۆ ئەوەی کە جواب لێ منە ئەوانەی کە خوا ئەو چاوەی لەوان نەستاندیتەوە لەوان ستاندیتەوە ئەو جار لە بۆ خزمەتی قورئان وا دەکەنێ ئەی ڕۆژی قیامەت ئەوە حوجە نیە لەسەر ئێمە حوجەیە لەسەر ئێمەش دەیبا لە ئێستاوە بڕیار بدەین شەرت نییە ئەوەی کە لێرە نییە لە شوێنە چی دیکێ لە هەر شوێنێکای ئەگەر ناشتوانی بچێت سەنتەرێکە لە سەنتەری قورئان بڕۆ لە ماڵی خۆتەوە خۆ دەتوانی ئەو ڕۆکە وەسایل و تەکنەلۆجیای نوێ دەتوانی خزمەتی قورئان بکەی بەدەیان قاری لەسەر مۆبایلەکەی خۆت دەتوانین دانەی گوێ بگری قورئانی ڕاستکەیەوە لەبەرکەی حفزکەی بە هەر شێوەیە کات دەوێت اینجا من نامەوێت زیاتر درێژە بە قسەکانی خۆم بدەم سەرتان بێشینم بەڵام تۆزێک بە کورتی باسی سەنتەر دەکەم سەنتەری ئێمە و ئەو دوو برا بەڕێزەش کە ئێستاکە بوونە سێم حافظ لە شارۆچکەی هەریر سەنتەری ئێمە ئەوە دوو یەکەشیان پێشوی بوونە سێ و پێنجی دیکەش لە ڕێگادانە ئەگەر خوای گەورە تەمەنمان درێژ بکە من وعدمدایە ئەگەر کراسەکەی بەرە خۆشم بفرۆشمەوە ئامادەمە تەصحیح بە هەموو شتێکەدەن لە پێناوی قورئان اینجا ئازانی خۆم طبعا سەنتەری ئێمە لە ساڵی 2013 یەکی ڕەمەزانی ساڵی 2013 لە ڕێگای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان ئیجازەمان وەرگرتیە کردومانەتەوە طبعا کە ئیجازەشمان وەرگرتووە هەموو شتێک لەسەر ئەرچی خۆمان بووە حکوومەت نییە هەمووی لەسەر خۆمان تەنیا ئیجازە ئەو دەدات بەڵێ ئەوە لەو کاتی وە تا ئێستاکە طبعا ئێمە زیاتر لە 120 تەڵەبەمان هەیە بە هەردوو ڕەگەزی نێر و مێ اینجا ئەو دوو برا بەڕێزەی کە ئێستاکەش دەوام دەکەن طبعا 4 ساڵ نیوە دەوامی سەنتەریان کردووە سەنتەرەکەشمان بە 6 قۆناغ تێدەپەڕی هەر قۆناغێکە 5 زوو لەبەر بکات هەر قۆناغێک 5 زوو ئەو قۆناغی کە لەبەری کرد 5 زووەکە دەستە قۆناغی دووەم بەڵام پێشەوەی وێستە قۆناغی دووەم و سێم و چوارەم و پێنجەم شەشەم دەبێ ئیمتیحان بکرێ ئیمتیحانەکە دەربچی دەرەجەکەی تەسبیت دەکرێت ئەو کات دەستە قۆناغەچی دیکە ئەگەر نابستە قۆناغی دیکە یعنی شتێکی ڕۆتینی نییە ئەوها دوای ئەوەشدا ئەو دەرەجانە هەمووی تەسبیت دەکرێن دادەنرێ لە سزلێکە لە کۆتاییدا کاتێک کە قورئانەکەی ختم کرد لە قۆناغی شەشەمەوە حفزی کرد تەواوی کرد ئیمتیحانێکی هەموو قورئانەکەی دەکەین ئەگەر دەرچوو ئەو کاتی ئیجازەی دەدەنی ئیجازەکەی ئێمەش تەنیا ئیجازەی حەفس عن عاصم تەنیا ئەوەیە ئیجازەی دیکەمان نییە ئەو ئیجازەی دەدەنی بەڵێ دوای ئەوە ئەو دوو برا بەڕێزانەمان کاک مەلا محەممەد و کاک مەلا فەرحان کە خەڵکی باتاسن ئەو قۆناغانەیان بەسەر کەوتووی الحەمدوللا بڕیون ئیمتیحانشمان پێکردوون دەرەجەکانیشیان ماون و لە چاردەی ئەو مانگەش چاردەی هەفتیش دامان ناوە بڕیارمان داوە ئیجازەیان پێ دەین و وەلەو ئێستا ئەگەر شەهادە ئیجازەکەشمان وەکو وەرەقێک نەدانێ بەڵام ئەوە دەرەجەکانیان هەموو تەواو سەرکەوتوو بووینە لە ئیمتیحانەکانی خۆیان تەنیا ئەوەی وەرەقەکە ماوە بیان دەینێ ئینشاءڵڵا لە چواردەی مانگ ئینشاءڵڵا دەیان دەینێ جا برایەکە بیەوێ ئامادەبی حەز دەکا و پێی خۆشە ئەمە لەسەر چاوان لە سەری دادرێن ئینشاءڵڵا لە سەنتەری خۆمان لە تەنیش مزگەوتی
ئەو بە کورتی و بە پوختی سنتەری خۆمان بەو شێوەیە لەو قۆناغانە پێکاتووە. ئەوەی دەمێنێتەوە کۆتاییەکەی تەنیا نسحەت و ئامۆژگاری برا بچووکتانە لە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست کە گوێتان لە منە. واللهی ئازیزان، قورئان تەنیا ئەوەندە نییە کە لەبەری بکەی. ڕاستە گەورەیە حفظکردنی قورئان و خوێندنەوەی قورئان، بەسە گەورەی لە بۆ ئەو کەسەی کە قورئانی لەبەر کردو و حفزی کردووە و دەخوێنیتەوە، ئەوەندە بەسە کە خوا سوێندی پێ بخوا. فالتاليات ذكرى ذكرى خوا سوێن بەوەی دەخوا، خوا سوێن بە شتێکی کەم ناخوا، بە شتێک دەخوا کە قیمەتی هەبی لای خوای ئەو ئینسانی کە قورئانی حفظ کردووە لەبەری کردووە و ئێوارە و بەیانیان دەخوێنیتەوە، خوا سوێندی پێ دەخوا. ئەوەندە لای خوایەوە بەڕێزە. اینجا ئەوەندەش بەس نییە کە قورئان خوێند و حفظت کرد و لەبەر کرد، بەڵکو دەبێت بەردەوام بی لەگەڵی. اینجا عەمەلیشی پێ بکەی، کاریشی پێ بکەی. ئەجینە تهدید و هەڕەشەیەکی گەورەمان لەسرە لەلایەن پێغەمبەری خوایەوە عەلەیهی السەڵات وەسەلام لە ڕۆژی دواییدا. سوورەتی فورقان خوای گەورە دەفەرمی چی؟ وقال الرسول يا رب. باش گوێ بگرە ئازیزی خۆم، ئەوە زۆر خەتەرە. واللهی دەبووە ئێستا لە زیاتی فرمێسکان خوێنمان لە چاوان هات بە، چونکە ئەوە گڵۆپی سوورە پێکراوە لە بۆ ئێمە، لە بۆ هەمومان کە ئومەتی محەممەد المستەفاینە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە زیاتی ئەوەی تکات لەو بکە، شەفاعەت لەو بکە، بەدەستی مبارەکی ئاو بخۆیەوە، شکایەتت لێ دەکا. شکایەت لە چی دەکا؟ لەو قورئانەی کە لە بۆت هاتووە پشتگوێت خستووە، نەتخوێنتەوە، عەمەلت پێ نەکردووە، هیچت نەکردووە، نە بە خۆت و نە منداڵەکان. وقال الرسول يا ربي إن قومي اتخذوا هذا القرآن مهجورا. ابن القيم رحمة الله عليه دەفەرمی 12 خاڕن دەژمێری لە مەهەجری قورئان. یەک لەوانە کەسێک کە قورئان لەبەر کردووە نەیخوێنیتەوە، یان فێر بووە نایخوێنیتەوە، تەنیا ڕەمەزانان نەبی، بەڵکم دەبێ هەموو ڕۆژێک واجبە وەکو نوێژ لەسەرت کە قورئان زانیوە دەبێ بیخوێنیەوە، وردێکت هەبی زانی زوو دەخوێنیەوە، زوێک دەخوێنیەوە، دەبێت سعاتێک لە 24 ساعتان دانێن لە بۆ قورئانەوە، بۆ ئەوەی نەبیە ئەو قورئان نەبیتە حوجە لەسەرت، ببیتە حوجە لە بۆت، تکات لەو بکە، شەفاعەت لەو بکە، لە زیاتەوە شکایەت لێ بکات. لە کۆتاییشدا دەبینن ئەگەر مانی ئینشاءالله ئەوە هەری دەبینن چ بەروبوومێکی دەبی لە قورئان لەبەرکردن، لە حافظ القورئان ئینشاءالله تعالى. لە کۆتاییدا لە خوای گەورە دەپاڕێمەوە، دەڵێم یا ڕەبی خوایە ئەو قورئانە بکێ تکا و شەفاعەتکار لە بۆ ئەو دوو برا بەڕێزەمان، لە بۆ ئێمەش ئینشاءالله. یا ڕەبی خوایە وەک ئەلێ لە کۆکردینەوە لە بۆ گەورەترین مەجلیس کە مەجلیسی قورئانە، ئاهەنگی قورئانە، خوایە لە فیردەوسیش لەگەڵ پیاوچاکان و ساڵحان و شەهیدان و دۆست و ئەحبابی خۆ لە خزمەت ڕەسوول الله کۆمان کێو یا رب العالمین. یا ڕەبی خودایە ئەو دەموچاوانە نورانیتر کەی، ئەو دەموچاوانە بە نوری قورئان منەوەر و مزەیەن کەی. آمين آمين والحمد لله رب العالمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم إنه هو السميع العليم. ئێستاش بە چەند سرودێک لەلایەن مامۆستا سامان و مامۆستا فەرهاد و وەرواکە عەدنانوان کۆتایی بە ئاهەنگەکەمان دێنین. خوای گەورە ئەجر و پاداشتی هەموو لایەک بداتەوە و خوای گەورە هەموو لایەک موفق بکە. فەرموو. اگر قرآن حکم نبی مبوچی